نیگەرانی کوردستانیانی دەرەوەی وڵات لە دۆخی ژیانیان گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی شانەی کنزنگتن و چەلسی. بەڕێز بەختیار مامشێخ سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. ئەم نمونەی کە ئێستا بینیمان لەم راپۆرتە دەتوانین بڵین نمونەی زۆرینەی هەرە زۆری کوردانی دەرەوەی وڵاتە یاخود نا کەمینەیەکن کە ئاوایە دۆخی ژیانیان. زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە، شەوتان باش. ڕاستیەکەی ڕۆژ ساڵانێک و ڕۆژگارێک هەبوو کە خەڵکی هەرێم یان خەڵکی عێراق دەهات وڵاتانی غەربی و ئەوروپا بە ئاسانی بە ماوەی 6 مانگ ساڵێک یان ئەو پۆری 2 ساڵی قامایان وەردەگرت. بەڵام لە پاش نەمای ڕژێمی باس و هەڵبژاردن و ئەنجامدانی هەڵبژاردن و حکوومەتی دیموکراتی لە هەرێم و لە عێراق باڵ و دۆخە سیاسی هەگۆڕە، دەرفەتی دانی مافی پەناهەندەیی سیاسی یان مرۆیی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و عێراق زۆر سەخت بووە. بۆ سەخت بووە چی گۆڕاوە؟ ژیان ئاسانتر بوو، بەڵام ئێستا لە وڵاتی خۆمان خەڵک ئازادە، کار و کاسبیە، ڕاستە وەکو ئێرە نییە، بەڵام کە بێ دەرەوە بژی مافی پەناهەندەیت نەبی، مافی جوڵەت نەبی، مافی سەفەر نەبی، مافی ئیشکردن و کردنەوەی ڕقم حسابێک ژمارە حسابێکی بانک کە پارەی خۆتی تێکەی شوێنێکت هەبی لەی بەحەوەیەوە وەکو مرۆڤێکی ئاسایی بژی، ئەوە ڕەنگە باش بێت، چونکە تۆ ئازادی کەی تۆ سەفەر دەکەی، بەڵام کە ئەو مافانەدە وەکو ئەو میوانەتان بە هەزارانی وا لە بریتانیا هەن، ژیانیان زۆر سەخت دەبێ، ڕۆژگارەکە دەڕوا و هیچ ومێدیش نییە یخامە وەرگرن. بینیمان هەفتەیە 2 هەفتە پێش ئێستا وەزیری ناوخۆی بەریتانیا هاتە هەرێمی کوردستان و هاتە عێراقیش ڕێکەوتن دەکە بۆی ئەو ژمارە زۆرەی خەڵکەی کە مافی پەنابەرێتیان نییە و هەم کەیسەکەیان داخراوە دیپۆرتیان کەم بیان نێرنەوە وڵات. ئەوە نەتیجەی ئەوەیە کە تۆ خەڵکی عێراقی کەیسێکت نییە، سیاسی نییە، عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە دەرەنجامەکەی هەروایە. من چەندین ساڵە لە هەموو نووسینێک و دیدارێکم دەڕێ ڕێگای یاسایی هەیە بۆ خوێندن، بۆ کار، دەرفەتی کار. بەڕێز بەختیار چی گۆڕاوە لەو چاوە کاتی کە تۆ باسی کرد ئاسان بوو وەرگرتنی مافیمانەوە ئاسانتر بوو، بەم شێوەیە ئێستا کە ئاوا سەختە وەکو ئەو بەڕێزەکە لەناو راپۆرتەکەی کوردستان سواردا هەبوو ماوەی 9 ساڵە لە سوودە مافیمانەوەی نییە، چی گۆڕاوە؟ گۆڕان کارێکە ئەوەیە هەموو وڵاتانی ڕۆژ ئاوا باڵێژخانەی و کوسڵخانەیان لە بەغدا و لە هەولێر هەیە، ئەوان ئاگاداری وەزعەکەنە، سەفەر ئاسانە، هاتوچۆ ئاسانە، ئەو زەبر و زەنگەی جاران هەبوو ئەوە نەما، شەڕی داعش نەما، مەترسی نەما. یەک لەو مەرجەستەرەکیانەی کە ئینسان مافی پەنابەری پێوەردەگرێت دەبێت ژیانی لە خەتەر دابێ، یان مافی ڕادەربڕینی نەبێ، یان ئەلەو جۆرانێک بە جۆر لە جۆرەکان چەپسا بێتەوە. عێراق ئەو شتانیە نەماوە ئێستا. هەڵبژاردن هەیە، کۆمەڵێک حزبی سیاسی هەیە، هەڵبژاردن چەند 20 دەکرا لە کوردستان، کۆمەڵێک حزب منافەسەیان کرد و دەرەنجامەکەی ئاشکرا بوو و هیوادار بە زووترین کاتیش حکوومەت تەشکیل بێ لەبەر ئەو فەوزا لە مەتەخیڵدا ئەو بۆشای سیاسی نەبینێ. ئەوە ڕاستیەکەیە زۆر گۆڕە. ئێستاش ئێرانی و ئەفغانی و سۆمالی و یەمەنی، لیبی، سووری ئەوانە کە دێن ئێرەوانی ئیقامە وەردەگرن، بەڵام ئەو وڵاتە سەرڕای ئەوەش یاساکانی گۆڕی بە دەرگاکە بەدەمەوە بەسەر ئەوانەش دادەخە، دەوێت بە ڕێگای یاسایی وەکو ئەمریکا ئەوەی دەوێت مافی پەنابەرێتی وەرگیر لە بریتانیا، دەوێت لە تورکیا یا لە وڵاتێکی سەلامەت لێوەڕە لەگەی UN داوا بکە بە سەلامەتی بیهێن و دەشیانەوێت ئەو کەسانی کە دێن زمان بزانن، کار بزانن، پیشەیەک بزان، نەبنەبار بەسەر خۆیان. وەزعی ئابووری لەو وڵاتە ئێستا خراپە وەکو 5 ساڵ 2 ساڵ و 20 ساڵ پێشستانیە. بەڕێز بەختیار زۆر کات باس لە ناکرێت کە دۆخیان لەوێ خراپە یان ئەوانەی چەند ساڵێکە لەوێن، من نەزانم ئەوانەی چەند ساڵێکە لەوێن 20 ساڵ و 25 ساڵە لەوێن بناخێکیشیانیان بۆ خۆیان داناوە، دۆخەکە جیاوازە بۆ منێک بۆ کەسێکی تر کە ساڵێک بێگەشت بێتە ئەوێ یان ئێستا بیەوێ بێت یان ساڵێکی دیکە بیەوێ بێت، زۆر جیاوازە بێگومان. زۆر کاتەوتریوانی کە لەوێن بۆ ناگەڕێنەوە بەردەوام گلەیەکەن ئەڵێن ژیان ناخۆشە، زەحمەتە، پێتان وانە بەشێکی پێیوەستە بەوەی هەندێکیان لەوێ بناخێکیان بۆ ژیانیان داناوە، ئەوەشی کە تازاگات ناگەڕێتەوە ڕەنگە پێیوەست بێ بەوەی گەر بگەڕێتەوە، خزم و کەس و هاوڵەکانی پێ بڵێن ئەها لەوێش نەتوانی کار بکەی، لەوێش نەتوانی خجەیەک بۆ خۆ دابین بکەی، دیسان گەڕایتەوە کوردستان و هەر ئێرە باشە بۆت، ینی ترس لە قسە و قسەڵۆک ڕەنگان دێجاری شوا بکات کە ئەوانەی دۆخی ژیانیشان خراپە ناتوانە بگەڕێنەوە.
ڕاستیەکە بڕوانە کەم ترسبی لە قسە و قسەلۆک بینەما کاکۆمان ئەوەی باس کرد هۆکارانی باس کرد هەمووی هۆکارن بۆی خەڵک نەگەڕێتەوە یەک ئەو برادرە 9 ساڵە لە سویدە من دەزانم خەڵک هەیە 12 و 15 ساڵە لێرەیە ئیقامەی وەرنەگرتووە ومێدی هەیە حکوومەت بچووکە لە بەریتانیا بۆ نمونە لەوەتەی من لێرەم 28 ساڵ لێرەم 4 جار ڕوویداوە حکوومەت ناوەناوە بڕیارەی دەردەکە ئەوەی لە فلان ڕۆژ تا فلان ڕۆژ هەلێرە بووە بە بڕیارێک هەمیان ئیقامە وەردەگرن ئەوەی لێرە ناڵوە شارەزای سیستمەکە بووە زمان فێر بووە کەسابەت فێر بووە شوێنێکی حەوانەوەی هەیە کەم تا زۆر چاوی لەوێ بڕیارێکی سیاسی دەربچی و بمێنەوە ڕەنگە هەمووشان من ئومێدم وایە ئەوانەی پێش چووکە بڕیارێک هەیە لە بۆ بەریتانی ئەوانەی پێش یەکی حوتی 2023 لێرە بوون و ئیقامەشی زۆر لە جۆرەکانی ئیقامە وەرگرتن ژمارەیەکی کەم ڕەنگە چەند سەد کەسێک دیپۆرت بکەن بنێرنەوە بەڵام ئەوی زۆر سەخت دەبی و ئەو سەبەبەی جەنابیشت باس کرد یەکێک 10 ساڵ لێرە بووە 10 ساڵی بە فیرۆداوە بێتەوە کوردستان لە سەفر دەست پێ بکە لە کوردستان ئێستاش دەرفەتی کار ڕەنگە بۆ هەموو کەس نەبێ بەڵێ بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی شاهانەی کنزنگتن و چەلسی لە لەندەنەوە لەگەڵماندا بووی زۆر سواس بۆ بەژاریتان سواس بۆ جەنابتان شەوتان باش